یەکێکی تر لە پاڵنەرەکان ئەوەیە کە ئینسانی مسلمان بێ ئاگا ئەبێ لە سزای گیانی کوێخایەتی، لەو سزایی کە خوای پەروەردگار دایناوە بۆ ئەو کەسەی کە شیاو نییە و بۆ ببەرپرس، خۆی بردۆتە پێشێ بە زمان لووسی بە مەزەهەری ڕیشێکی درێژی هێشتۆتەوە خەڵک ئەڵا لە مەسەلەفێکی زۆر باش، بەم ڕیشە درێژە خەڵک ئەیباتە پێش، بەم جبۆ حەمامەیە خەڵک سوالی شەرعی لێکە، بەم سیما ئیسلامیەت خەڵک وەزانێتەوە مسلمانی چاکی، بەم قسانەی کە ئەیکەی لەسەر مینبەر و لە شوێنانی وەکو من خەڵک وازانە پیاوی چاکی. بەڵام تۆ خۆت مەسئولی ناخی خۆتی، تۆ خۆتە بێ ئاگار لە دڵ و دەرونی خۆت بێ لەسەر ئەو یەقینە پەروەردە ببی کە تۆ عەبدی خوای پەروەردگار و پێویستێ بۆ ئەو ساغ بیتەوە بەس. بێ ئاگابوون لە چارەنووسی سزای کوێخایەتی، گیانی کوێخایەتی بە تەئکید دەبێت بە پاڵنەرێکی گەورە کە ئینسان وا لێ ئەکا هەمیشە هۆشی لای خۆی بێ، تەوافی ذاتی خۆی بکە، هۆش بخاتە سەرەوەی هەرچی شتێکی کە ڕووەدا، هەرچی شتێکە بینێ، هەرچی شتێکە بیستێڵە بزانم چەند ئیستیفادەی هەیە بۆ خۆم کە بی بەمە پێشتر.